الله ورێزا هاوڕێیان بابەتی ئەو شاهەیە کە لە تورکیا کرا کچێکی کورد و لەگەڵ کەسێکی خەڵکی تورکیا هەمووتان لە سوسیال میدیا بینی و فڕێدانی پارە بەو شێوازە و ئەو هەموو ئاڵتونە کە بووکەکەی بەستوو بوو بابەتێکی زۆر گەرم لە سوسیال میدیا هەم لە تورکیا و هەم لە کوردستانیش لە باشوور. هەڵبەت لێرە من ویستم لەسەر ئەو بابەتە قسە بکەم کە میدیای تورکی وا پێشانی داوە کە ئەم کچە کچێکی بارزانیە و شووی بە کەسێکی کردووە کە لە بدەماڵەیەکن لەگەڵ ئاکاپێنە جەماعەتی ئەردوغان و کچەکەش بارزانیە و بینیمان چەند کەسێک بە جەمەدانی سوورەوە لەوێ بوون. من دێم لێرە ئەسڵی بابەتەکەتان بوتان باز دەکەم کە ئەم کچە کێیە و باوکی کێیە، دایکی کێیە، ئیتر هەمووی ئەچمە ناوی و حەزەکەم بزانم کە ئەم پارەش لەکوێ هات، ئەم پارە زۆرە، ئەم هەموو ئاڵتۆنە، یعنی زۆر کەسەوە حەز دەکە ئەڵێن زاواکە زۆر دەوڵەمەندە، نەخێر ئەو مەسرفەی کراوە، ئەو هەموو پارەی کە فڕێدراوە، ئەو هەموو ئاڵتۆنەشی کە پێوە بووە و بەشێکی زۆر کەمی پارەی دزراوی گەلەکەمانە، پارەی نەوتە، هەمووی مەسرفەکە و هەموو ئەو پارەیە لە ماڵی بووکەکەوە بوو، نەک ماڵی زاواکە، چونکە نەریتی ئاڵتۆنێکی زۆر و پارەفرەدان لە تورکیا قەت نەبووە و نییە. ئەمە زیاتر لای ئێمە هەیە یان لە وڵاتانی کەنداو یان لای عەرەبەکان ئەم شتە هەیە، لەوانە ئەفغانستانی شەی بێ یان پاکستانی شەی بێ، بەڵام بەکەمی فڕێدانی پارە لەسەر بووک و زاوا و ئەو هەموو ئاڵتۆنە زیاتر لای ئێمە هەیە بەداخەوە کە نرخی بووکەکە یان زاوایەکە یان شاهیەکە بە پارە و ئاڵتون دەبینن، نەک بە شتی ترەوە. گرنگ من دێمە سەر بووکەکە کە ناوی نازدارە، نازدار عەبدولکەریم جومعە گەرگەری، خەڵکی بەدریکێنە. بەدریکێ لای دهۆکە، شارۆچکەیەکی بچووکە، زۆر زۆر بچووکە. گەرگەریش عەشیرەتێکە لەو مەنتەقەیە، نە لە دوور و نە نزیک بارزانی نین، هەرچەندە ئەم کارانەی کە کرا و بینیمان لە بارزانیش دەوەشێتەوە، لە عایلەی مەسعودواریش دەوەشێتەوە. ئەوە نییە کە من تەبریریان بوو بنم ئەوانە نین، نەخێر ئەوانیش ئەم شتیان هەیە، بەڵام ئەم کچە بارزانی نییە. باوکی عەبدولکەریم جومعە سکرتێری مەسعود بارزانیە و دەمێکی زۆرە لەگەڵ مەسعود بارزانیە. کچەکەشی نزیکە تەمەنی 41 ساڵە، زۆر زۆر ڕەفیقی ئۆرفای کچی مەسعودە، تێکەڵاوی یەکن، زۆر 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 نزیکی ئۆرفا بوو. هەندێک نهێنی تایبەتی خۆشیان هەیە، من حەز ناکەم لێرە باسکەمی ئۆرفا و نازدار، ئەوە شتێکی ترە، بەڵام گەرگەرینە و خەڵکی بەدریکێنە. ئەوەی گرنگ بۆ من لێرە ئەوەیە کە دایکی بووکەکە، دایکی نازداریان، ژنی یەکەمی عەبدولکەریم جومعە چوون کوژرا لە ساڵی 94. حادیسەیەکی سوتاندن دروست بوو، وتیان سوتاوە، هەشی ئەڵێ سوتێڕاوە. بابەتەکە بەو شێوازە من پێش 5 ساڵ بە سەعاتێک و 20 دەقە باسم کردووە، کوشتنی دایکی نازدار یان خێزانی عەبدولکەریم چوو بووە. هەڵبەت ئەم برای خۆشەویستی مەسعود بارزانی یان برای کوڕەکەی خۆشەویستی مەڵا مستەفا بارزانی، مەحبوبی مەڵا مستەفا بارزانی کە ئەیوب بارزانی لە کتێبەکەی دەڵێ نیهادە، پەیوەندیەکی زۆر قۆڵی هەبوو لەگەڵ ژنی عەبدولکەریم یان دایکی نازدار کە بوو کە ئێستا. ئیتر پەیوەندەکە زۆر گەشەی کرد و زۆر هاتوچوو هەبوو. ئەوە بوو عەبدولکەریم چەند جار لای مەسعود باسی کرد بوو کە بە براکەی بڵێ بە ئەوەندە هاتوچوومان نەکات، بە ئەوەندە نزیکمان نەبێتەوە، کێشەمان دروست دەبێ و چەند جار ئەم گلەی لای مەسعودی کرد بوو. مەسعودیش پێوت بوو باوکم نەیتوانەوە چارەی براکە بکەم، من چۆن دەتوانم بیکەم، هیچ چارەیەکم پێ نییە، ناتوانم هیچ بکەم. ئیتر ئەوە لەوێ ئەڵێن عەبدولکەریم بە مەسعودی وتووە ئەی چارە چییە؟ چی بکەین؟ مەسعودیش پێ دەڵێ خۆت چارەی خێزانەکەت بکە. دەڵێ ئەی ئەگەر ئێمە پێمان نەکرا چارەی بکەین، ئەڵێ تەواو بە جەماعەت دەڵێن با چارەسەری کرد. ئەوە بوو
چارەسەریان کرد وتیان حادیسەیەک ڕوویداوە و سوتاوە مردووە. ئەمە ژنی یەکەمی عەبدولکەریم جومعە کە دەگاتە دایکی ئەم نازدارە بەو شێوازە بوو، سوتێنرا و وتیان خۆی سوتاندووە و هەش بووە ئەیوت نەخێر بابەتەکە دەست کردووە و دیاریش بوو لای بارزانیەکان، لای بنەماڵی مەسعودوان هەمووش ئەم شتە حەقیقەتەن دەزانن پێش 4-5 ساڵ من ئەم بابەتە بە تەفسیل باسم کردووە. وەکوتمان گەرگەرینە بارزانینە ژنێکی تری هێنا عەبدولکەریم. طبعا بارزانەکان ژن بە خەڵکی تر نادە بە تایبەتی سوورانیەکان ئەوە باش بزانن، بەڵام خەڵکی بادینی بێ یان کەسی نزیکی ئەوان بێ ئەبێ موافقات وەرگێ شوێنی بەرز. ئەوە بە عەبدولکەریم کەسی نزیکیانە قبولیان کرد، ژنی دووەم هێنا بە ناوی مسری خان کە خەڵکی مسری خان هۆڵستانیە بارزانیە، ژنی دووەم هێنا. ئەوەش دەسمەکە دارن لەگەڵ بووکەکە وەستاوە بە جلی ڕەشەوە. ئەوە مسری خانە ژنی دووەمی عەبدولکەریمە لەگەڵ بووکەکە وەستاوە، ژنی دووەمی هێنا کە بارزانیە. لێرە من زیاتر باسی ئەو نقطەیە حەزەکەم بکەم کە بەگراوندی ئەم عایلەیە وەکوتم گەرگەرینە چۆن بوو چۆن نییە، عەبدولکەریم چۆنە. کەسانی وەک عەبدولکەریم زۆرن لە ناو پارتی. هەبووە چایکی مەڵە مستەفا بووە، ئێستا کوڕەکەی محافزە پارێزگارە، عەلی تەتەر پارێزگاری دۆک تا 91 لەناو حکومەتی عێراق بوو، بەڵام باوکی کاتی خۆی چایکی مەڵە مستەفا بوو، ئێستا محافزە. بۆ نمونە غەزال هۆستانی کەسی یەکەمی وەزارەتی سامانە سروشتیەکانە، هەموو عقودی نەفت هەموو شتێک بەدەست غەزال هۆستانیە. باوکی خزمەتکار بوو لە ناو ماڵی مەسعود بارزانی. غەزال هۆستانی کە کەسی یەکەمی ئەو وەزارەتەیە، هەموو شتێک بەدەست ئەوە لە نەفت و غاز لە کوردستان بارزانیە، بەڵام باوکی خۆلام بوو لای مەسعود بارزانی. ئیتر دەیکەنەوە عەبدولکەریم جومعە بوو سکرتێر بوو، بیریتان بۆ کچەکەی چی کراوە. ئەوەی زانیارەکانی دەستم کەوتووە دیاریەکەی مەسعود بارزانی 2 ملیۆن دلار بووە. 2 ملیۆن دلار بوو شەڕباشی، بۆ ئاڵتون بەم شتانە، بوو مەسرەفی شایەکە. هەڵبەت مەسعودیش پارەی خۆیەتی پێشمەرگەیە معاش وەردەگیرێت، کەواتە پێشمەرگە ئێوە دەڵێن ئێمە معاشمان نییە و فەقین. ئەوە نییە مەسعود دەڵێ من پێشمەرگەمە هەر دیارەیەکی شاهیەکی کەسێکی نزیکی خۆی 2 ملیۆنی پێداوە. سێکرد پارەی ملەتی کورد ئاوا دەڕوە. ئەم پارەیە ئەم داهاتەی نەوتە ئەم هەموو شتە هەمووی بەو شێوازە سەر دەکرێت، یان عەقاراتی پێدەکردن لە ئەمریکا و ئەوروپا و خەلیج و ئەم لا ئەولا، یان دەخەنە ناو بانقەکان، یان لە قوماری دەدەن، یان لەسەر خۆیان دابەش دەکەن، یان دەیکەنە شەباشی و لەسەر بووک و زاوە فڕی دەدەن و 10 کیلۆ ئاڵتون و ئەم شتانە. و تەبەن ئاڵتونەکە هیچ نییە برادەران، هەندێک دیاری بۆ کچە چووە من بیستومان لە ئەڵماسە بەهایەکەی لەسەرە و 35 دەفتەرە. ئەوانەی نزیک چووکە ئەو عایلەیە زۆر نزیکی ماڵی مەسعود بارزانی خۆی بووە. ئەم کچە زۆر ڕەفیقی کچی مەسعود بارزانی بووە، بۆیە دیاری زۆر گەورەیان بچووە. گاڵتە بە پارەی ئەم وڵاتە دەکەن، گاڵتە بە پارەی خەڵکی هەژاری کوردستان دەکەن. ئەمانە هاتوونە ئەم وڵاتە حکومڕانیە بەدەستهێناوە، وا هەز دەکەن ئێمە هەموو کویلەی ئەوانین و دەتوانن هەموو شتێک بکەن. بەداخەوە بەشێکی ئەم قسەیان ڕاستە، چونکە بێدەنگی ئێمە وای کردووە کە ئەمانە یاری بە قوتی ئەم ملەتە بکەن، بە داهاتی ئەم ملەتە بکەن، بە سامانی ئەم ملەتە بکەن. یعنی کەسێکی وەک عەبدولکەریم کە کەسێکە لە ناو پارتیدا لە ناو بنەماڵەدا هەمووی دەزانن نزیکبوونی لە مەسعود بارزانی لەسەر یەک خاڵ بوو، ئەویش جوانی خێزانەکەی بوو. ئەمانە لە ناو پارتیدا دەور زۆر دەبینن، کچێکی جوان بێ دەوری دەبێت لە ناو پارتیدا، خێزاری فڵان کەس جوانە نزیکی دەکەن لە خۆیان. ئیتر ئەم بابەتە زۆرە. کابرا گەورەترین گەندەڵ و دزە لە هەرێمی کوردستان، ڕسمێکی ماڵە مستەفا لێرە دانێ، ڕسمێکی مەسعودیش لێرە دانێ. ئیتر دەبیتە بۆ ئەو وەک گەڕانتیە کە هەموو دزیەک دەتوانێت بکە،
هەموو تاوانێک دەتوانێت بکەن دوو ڕسمی دانەوە لە پشتیوە خۆی یان جەمەدانێکی سۆری و بەستووە وەک عەبدولکەریم جومعە کچەکەی شاهەیەکی بەو شێوە دەکە کە هەمووتان بینی جەمەدانی سۆر یعنی حیمایە یعنی وازارێک ڤیتوی هەبوو لە مەجلیس الئەمن ڤیتوی ئەمریکی و ڕووسی ڤیتویە جەمەدانی سۆری بەستووە حیا و شەرەفی جەمەدانی سۆریان بردووە ئەم بنەماڵە ئەم حزبە حیا و شەرەفی ئاڵای کوردستانیان بردووە ئەم بنەماڵە وای لە هاتووە ناوی پێشمەرگەیان سووک کردووە یعنی هەر شتێکی کە مقەدەس بێ لە ناوی خەڵکی کوردستان ئەم بنەماڵە سووکی کردووە ڕسوای کردووە بێقیبەتی کردووە خۆ ئەمە شاهی بکردیان یعنی ئەمانە لە عەقلیان هیچ تێدا نییە بەتاڵە مێشکیان بەتاڵە بۆیە ئەم مەزاهرانە دەکە ئەم پارە و ئەم ئاڵتونە فەی دەدەن نازدار هەندێک شتی تۆ دەزانم پێم عەیبە باسی کەم نازدار یعنی من تێناگەم ئەمە چه ئیزافەیەکی کرد لەسەر ژیانی تو ئەم شاهیە بکەی ئەم شێوازە بکەی ملەتێک دەبینی لە هەولێر لە دۆک لە سلێمانی کارەبای نییە معاشی نییە برسیە نەخۆشە دەرمانی پێ ناکرێ مەسعود بارزانی و حاشیەکەی بەو شێوازە شاهی دەکەن و فشە بە پارە و ئەم شتانە دێن و خەڵکیش پرسیە بەداخەوە هاوڕێن هەر ئەوە بویستم بۆ ئێوەی بەڕێز بڵێم کە بارزانی نییە کوڕەکەش لە عەشیرەتی ئیزۆ لە ئۆرفاینە گەرگەری طبعاً گەرگەری عەرەبی تێدایە مەسیحی تێدایە موسڵمانی تێدایە عەشیرەتێکی زۆر سەیرە لەناو کوردستان گەرگەری بەشێکی لە مووسڵن بەشێکی لە هەولێرن بەشێکی نازانم زۆر عەشیرەتێکی پڕت و بڵاوە تێکەڵن یعنی کەس سەریان لێ دەرناچێ ئەمە تەکوینەکەی ئەم عەشیرەتە چۆنە ئیتر عەبدولکەریمەش لەو عەشیرەتە ڕوویەکی شات